سر ئەvê mijarê بۆ وەرگرتنا دوماهێک زانیاریان سەر هەڵویست و ئاخفتنên وڵاتان dê peyamnerên Rûdawê ji cihên cudayên Kurdistanê û Iraqê û cîhanê werbigirim. Hevkarê me Bextiyar Qadir dê ji hewlêrê li gel me bîtin, li Bexdayê jî hevkarê me Helkewt Ezîz dê li gel me bîtin, ji Dîmeşqa paytextê Sûrî Mihemed Emîn, ji Moskwa paytextê Rûsya Kamîl Şeddadî, ji Washington Diyar Kurde û ji Pekîna paytextê Çînê jî Mehdî Ferej dê li gel me bin. Gelek spas hevkarên me hîn hemî li gel me ne bi rastî ve çend roja hîn jî nerawistiyayne. Ez diş helkew dest pê bikim ji ber ku li wêrê gelek germ e di heman demê da cadeya Iraqê jî gelek ya germ e. Parlemana Iraqê rêniştin evrûkê hebûye ez bêjim rêniştina bidawî hat helkewt heman demê da beşekê şîeyan behsa wê dikir ku dê xwepşandan nakin. Dumahek zanyariye bidem ser rêniştina parlemanê û ser wa xwepşandanên ku digotin. والله شایان راستی بقت شەڕەکە کەشی بەغداش گەرمە جاڵێن گەرمتریشە بێت لە ڕۆژانی داهاتوودا لە ڕاستیدا تاوەکو ئەم ساتە لە ڕۆژۆی کە شەڕەکە دەستی پێ کردووە هەرچەندە چاوەڕوانیەوە دەکرێت کە کاردانەوەی توند لەسەر ئاستی گروپەکان و بەڕێ مەقامە ئیسلامی عێراق بێت بە هێرشی کردداری بەڵام تا ئەم ساتە لە بەغدا و لە شارەکانی دیکە و لەو شوێنانی کە سەربازگە و بەرژەوەندەکانی ئەمریکای لێیە هیچ جموجۆڵێک ئەنجام نەدراوە بەڵام لەسەر ئاستی بەیاننامە و خۆپشاندان و ناڕەزایەتی گروپەکانی بەرەی مقاومەی ئیسلامی عێراقی بەردەوامە ڕۆژانە دەستنا لای پردی معەلق کە با بڵین ناوچەی کەڕادە و جادریە بە ناوچەی سەوز دەبەستێتەوە هەر لەسەر پردەکە دەپەڕێتەوە بە دەستە چەپ ڕاستەخۆ باڵۆزخانەی ئەمریکا ینی زۆر نزیکن لە باڵۆزخانەی ئەمریکاوە دەست ناوێ دروشمی زۆر تون دەڵێنەوە تەنانەت دوێنێ شەو تۆزێک ینی لە ماوەی چەند خولەکێکدا گرژیەکش لە نێوان خۆپشاندەران و لایەنگران و چەکدارانی گروپەکانی بەرەی مقاومە و هێزانەکان دروست بوو ینی هەوڵێوەیاندا کە بستنە نێو ناوچەی سەوزەوە بەڵام بە فەرمی بە پێی زانیارەکانی ئێمە لەلایەن گروپە چەکدارەکانەوە بە لایەنگران و چەکدارانیان گوتووە تەنیا دەچن لەوێ خۆپشاندان و ناڕزایەتی دەردەبڕن بە هیچ شێوەیەک ناچنە نەنێو باڵۆزخانەی ئەمریکا و ناوچەی سەوزی بەغداوە و لەسەر ئاستی حکوومەتی عێراقیشەوە کاردانەوەکان توندن و ینی بەڕاشکاوی و بە ئاشکرا پشتیوانی لە ئێران دەکەن لە بەرامبەر ئەو هێرشانی کە لەلایەن ئیسرائیلەوە دەستی پێ کردووە کەمێک پێش ئێستا پەرلەمانی عێراق دواوی کە کۆبەوە بەم شێوەیە ینی باسی لە کۆبنەوەکەی کردو دەڵێ بە پشتبەسم بە بڕگەکانی مادەکانی 59 دەستور لەسەر بنەمای یەکپارچەی عێراق و گەلەکەی و سەروەریەکەی بەسەرخاکەیدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنی نائاسایی خۆیدا لە هەفتەی حوزەیرانی 2025 بڕیاریدا بە دەرکردنی ئەم بەیاننامەی خوارەوە یەکەم گەلی عێراق لە دوای دەستدرێژی ئاشکرای کیانی سەهیۆنی بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران هاوسۆزە لەگەڵ گەلی ئێران وەستاوەتەوە دووەم ڕەتکردنەوەی ڕەهای پێشێلکردنی ئاسمانی عێراق و بەکارهێنانی بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دراوسێ سێەم پشتیوانی لە هەوڵ و ڕێوشۆنەکانی حکومەت لە بەرامبەر پێشێلکردنی سەروەری ئاسمانی عێراق لەلایەن کیانی سەهیۆنیەوە و هەوڵە دیبلۆماسیەکان لەسەر ئاسی ناوچەیی و نێودەوڵەتی چوارەم پتەوکردنی یەک ریزی ناوخۆیی بۆ وەستانەوە بەرامبەر هەر کاردانەوەیەکی ناوچەیی یان نێودەوڵەتی ئەمە پەرلەمانی عێراق بەم شێوەیە هەڵوێستی خۆی دەربڕیوە ینی بڕیا ئەمانە بڕیار نین لە ڕێگەی بەیاننامەیەکەوە ئەمە هەڵوێستی پەرلەمانی عێراقە هەرچەندە ینی لەبەرەوەی کە زۆرینەی شیعەکان پشتیوانی لە ئێران دەکەن چاوەڕوان دەکرات کە ژمارەیەکی زۆری پەرلەمانتاران ئامادە بێت بەڵام بەپێی زانیارەکانی ئێمە لە کۆی 329 پەرلەمانتار بە نزیکەی 100 پەرلەمانتارێک لە نێو کۆبنەوەکەدا ئامادە بوون زۆرینەی با بڵین کورد و سوننەکان ئامادەی دانیشتەکە نەبوون دیارە لەبەرەوەی هێشتا ینی هەڵوێستی ئەوان لەسەرەوە بابەتە ناتوانن بڕوونی و باشکرایی یەکلای بکەنەوە و ئەوەی کە ئێستا هەیە تاوەکو ینی ئەم لەحزەی کە من قساکەم هەرچەندە با بڵین عین ئەسەد لە پارێزگای ئەنبار فڕۆکەخانەی ڤیکتۆریا لە نێو باڵی فڕۆکخانەی نێودەوڵەتی بەغدایە کە بەدەستی ئەمریکەکان و هاپمانی نێودەوڵەتیەوە هەیە هەروە باڵۆزخانەی ئەمریکا ئەمە ئەو شوێنانن کە لەلایەن گروپە چەکدارەکانەوە بەردەوام لە پێشتردا کراوەتە ئامانستا ئێستا هیچ هێرشێکی بۆ نەڕۆشتووە و زانیاری ینی با بڵین دروستمانەیە کە باڵوێزی باڵۆزخانەی ئەمریکا لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە پەیامی ناردووە هەم بۆ حکوومەتی عێراق و هەم بۆ گروپە چەکدارەکان و بەرەی مقاومە کە ئەگەر
بە هەر جۆرە لە جۆرەکان نزیک ببنەوە لە بەرژەوەندەکانی ئەمریکاوە هێرش بکەنە سەریان وەڵامی توندیان دەبێت و ئەم پەیامە لە ڕێگەی سەرۆکوەزیران و حکومەتی عێراقەوە بە گروپە چەکدارەکانیش گەیشتووە شایان. باشە گەلێک سپاس بوتە هەڵکەوت توش بەغدال لەگەڵ منی سپاسیا زانیاریەتە دکەم ئەدەشمە دەف مەهدی فەرەج مەهدی هەڵویستە یا چینێ ئەڤروکە گوتن شەرمەزارکەن دوێت vegərna ئاشتیە گوت و بێژان یعنی هەر ئەوژی بەیاننامەیە بووە مدوێت بزانم چ ئاخفتنێدی هاتی نەکردن چ پێنگاو هەنە چینێ شەهیان لە 5 ڕۆژی ڕابردوو لە هەر پازە کاژێرجارێک چین یان هەلویستێکیە بۆ یان کۆمنتێکی داوە یان لە دوانێکی داوە چین نیگەرانە لە بارودۆخە ناجیگیر و لەرزۆکەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو شەڕەش زۆر نیگەرانە ئەمڕۆ وتەبێژی وەزارەتی دەرەوەی چین ڕێک بە زمانێکی ئاوا زەڵال وتی ترامپ ئەمریکا ئیسرائیل بەسە فوو بەو ئاگرە مەکەن پانزیم بەو ئاگرە مەکەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە جێگیریە هەروە پێشتریش بۆ ڕووداویش لە دوانیان دابوو کە هەر لێکەوتەیەکی زیاتر وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تووشی ئەم گێژاوە دەبن هۆکارەکان زۆرن کە چین بۆ چینی گەرانە چونکە ئابوووریەکی زەبەلاحی لەو ناوچەیە هەروەها نەوتێکی زۆر لەو ناوچە دەکرێت بە تایبەت لە ئێران بە نرخێکی کەمتر دەیکرێت لە بازاری گیان هەروەها گەورەترین هاوردەکاری نەوتیش لەو ناوچە هی ئێرانە کە بەبێ ڕادارەکان و بەبێ هیچ سیستەمێکی نێودوڵەتی ئەو دەیکرێت کە لە کاتێکدا گرێبەستێکی 25 ساڵی استراتیژیشی لەگەڵ ئێرانە و هێران ئاوپەیمانێکی سیاسی ئابووری هەروە دۆستێکی دێرینی چینە بۆیە چین نیگەرانە چین لەگەڵ رووسیا لەگەڵ ئێران ئەمانە نیگەرانن لەبارەی چین و ئێران و رووسیا نیگەران لەبارەی ئەم بارودۆخە بە تایبەت چونکە دەستێوەردانی ئەمریکا هەیە و چین زوو لە بیانوەکانی لە قسەکانی دەڵێ ئەم دەستێوەردانە وازی لێبێنن ڕێک مەبەستی ئەمریکایە زۆریش نیگەرانە ئەمڕۆ داوای کردووە پێشتر بەس بە بەنامە داوای کردبوو کە خەڵک وریا بن و بە تایبەت تەلەبیب چۆڵکەن ئەمڕۆ داوای کرد لە تاران و لە تەلەبیبش خەڵک دەربچن بە پێ زانیارەکانی من هەندێک دۆست و برادرم لە عێراقن ئەمڕۆ هەندێک کۆمپانیای دیکەی چینی لە عێراقش دەرچوونە ینی کارمەندەکانیان لە عێراقش دەرچوونە بۆیە چین نیگەرانە لەو بارودۆخە ناجیگیرە کە لە ناوچەکە هەیە بە تایبەت ئێران چونکە هاوبەشێکی ئابووری و استراتیژی زۆر گرنگی یەکدین شەهیان با لە بیرم نەچێ ئەمڕۆ شی جینپینگ یەکەم جارێکە خۆی کۆمنتدا وتی دەبێ ئەم جێگیریە ئەو جێگیرتر بگرێت سەقامگیریەکە زیاتر بکرێ و ئەم شەڕ و ئەم ئاژاوە لە بەرژەوەندی کەس نییە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە سەقامگیریکی زیاترە شایان مەهدی سپاس بۆ زانیاریەتە ئەزشمە رووسیا دشمە مۆسکۆل دەف کامێز ئەگەر زێدەتر نەبیتش چینێ رووسیا هەفپەیمان و هەواڵە ئیرانەیە ناوە ئەڤی شەڕیدا مدوێتە بزانم هیچ هەوڵێک هەیە هیچ ئاخەفتنێک هەیە بۆ ڕاوەستاندنا شەڕ بۆ پشتەوانیکردنا ئیرانێ د ناو رووسیادا چ تێتە گوتن بۆ هەفپەیمانەوە یاکون و کەل بن بردومان ئەسرائیلێ بەڵێ شایان دەست پێکە دەزویە دەست پێ بکەم کو ئەف پەیوە هەفپەیمان بڕاستیژم پچەکە یانێ زێدەیە لەگەڵ ئەف پەیوەندیان رووسیا و ئیرانێدا هەرچەند برای چند مهان پیمانێکی استراتژیک حتی امضاکردن جی لی دیسا جی لی روسیه و که هفت پیمانێکی tam لی نانێرن هەرێ پارتنەرێکی استراتژیک دەبێژن بەڵام هەفت پەیمان هەنێکیش چارچۆوێکی زێدەیە پێویستە لە هەموو ئالیاندا هەفت پەیمان بن بەڵام یان هەفت پەیمانێکی سەربازی بن لێ ئەv یەک ئۆرتەیەدا نینە بەڵێ پەیوەندیان دواره تکنیک و سربازی ده هیا روسیه گلک چک و تخمینشان دیه ایران گلک درونانشان دیه اف درون شهید کو روسیه حتی چند مهان جلی اوکراینه ده و دیسا روسیه آلیکاری بود درست کرنا موشک بالستیک جی کریه با ایران حتی موشک اوه سیستم برامانی هوایی یا S-300 جی دای ایرانی بەڵام نایەوێ واتەیە کۆ ئەوە هەفپەیمانên سەربازینە ئەمە یەکیا ژالیدن هەرج دەستپێکردنە vê aloziyê vê şerê navbeyna İsrail û İranê da Rusya helbest xwe diyar kiriye di serê de Rusya İsrailê mehkûm kiriye wekî din piştgiriya xwe ê manevî daye İranê heta serxweşî daye serokê İranê bo mirina gelek welatiyên sivîl ewa ji xwe diyar dike pêgeha Rusyayê بەڵام ji aliyê din Rusya hem pêwendiyê xwe baş li gel İsrailê jî heye ji ber ku İsrail çendîn sala tu
امبارگو جزاین لسر روسیه نسپاندیه و باوی که اشکره آلیکاری که سربازی لأوکراینه نکریه لما جی روسیا شانس ویه که خواه که ناو بینکر پیشنیار بکه و هف یکش پوتین کر بلام ایرو پسکوف را گهاند که دیاره اسرائیل داخواز خواه ناو بینکاری نیه و اف داخواز میکو ملی کریه نخواز سود جوار بگیره و پسکوف را گهاند که روشل روشلات ناوین پر مترسداره و اف آلوزی به آوه که چارگاوی بر به بلندبونه وادی چه و جاره کدم بانک لحمه آلین کر که حج خواه تف بگرن و ریا آشتیه و ریا دیپلوماسیه استثناء نکند دمک نیزده هیوی خواجه آن زمان لی روش اوه که روش گله که مترسداره جاره کدن یعنی پسکوف وی کش ناو کرملینه پیشتراز کرد و دوباره کرد شهیان کامس سپاس بزانیارین تجده چما دفسولین لدمشق الجلمية سولين روش السورية الجوروان همي ولاتو بايتختين كل جلمنا قالك معقد ترى يعني جيران إسرائيل نف آخا ودايا موشكو درون النف آخا سوريا كيفن تنافا أفي شاري دالي تمان دمدا دستلاتانيا سوريا بيدنجل سر أفي شاري مجد بزانم بوشي و روش الويري تشاوايا جبركو سوريا جي كتيا بردرونو وموشكين شار بله شاهیان حتی سالا چویجی سوریه قاده کشر بود ناورا ایران و اسرائیل دجبرکو رژیم اسد حوال بند ایران بو و چکن گران و سویکج سوریه در باسی پشگیری حزب الله و حماس دهات نکرن جبو ویجی سوریه هنگانه جزای وی که دا و اسرائیل بدهان بمباران لخاک سوریه وی وقتی کرن لین ها روش جدای روشا سالات شویه جبرکو نها هگر ام بحثی بکن کو حکومتان نها تهل وستک ندای جبرکو او نالی گره ایرانیا او بروواجی وینا دخوازه کو بهتر فکری بیش بو ولاتن روجاوایی او لگوری دیتنا ویجی وقتی کو بترامپ سروک امریکا یجی رونشت بو خالک جوا خالاکو دانستاندنا یانجی گفتگو والگل اسرائیل بو جبوجي نها حكومتها سوريا دسلاتها سوريا نها مجولي روشا آرامية نافخويا جبركو نها روشا آرامي هند لوازيه ده هنجي نو آواكرنا سوريا بسالان جيرد فيش بركو 14 صار شر او سال حمان نها لبيش حكومتها نوا كو دس بي بكي فينو آواكرني جبوجي هجر ام بحسي بكن دفي شرد نافرا ايران واسرائيل ده تموشك يانجي درون ارمان جنقرتن بنجهن كود سوريا دنا او موشك دتشون يعني جد هاتن اسرائيل وايران ولسوريا دكاتن جبركو او اعتراضا ويد هاتا كرن جبوجي هجر ام بحسي بكن تشتكي ديتر اسرائيل حتى وكان هات ارمانج نقرتيا حكومتها سوريا جي وكاكو ديار دبيكو او ناخوازي تدج مناهيه باسرائيل ربكي جبوجي حتى وك في دقي افجارا كي سوريا كو بهالوست الفي الي دبينه وتالي جي ناغري لي دياركو لغوري تشافي موديتنا ماج روشا سوريا ركو او چک دارن کو برای میلیسین کو گردای ایرانی بون کو دچون دهاتن سربستی د سوریه ده او نهال و داره نینن و تبنگه واجل و داره نمانا عنبار واجل و داره نمانا جبو ویجی اسرائیل نخستیاد لیستا خدا کو سوريا ارمانج بقري جبا ويجي ارمانج ويل في درينين حتى وكا في دقي حكومه سوريا يجي ديار دبي كنا خوازيد جمناهيه تكسي بكي بروفاجي ويكو دس بي بكي قوناغا كنو قوناغا كفاغوهيز سوريا ركو دس بي بكي تكليان خو خرتر بكي بولاتن روجا فايرا و سوريا جفير وشا الوز درخي جبركو قالك باجار وباجاروك وغندوار لسوريا هنا كو روشاوي لوزا جدو في شرد نافرا إيران وإسرائيل دا شاهيان سولين سپاس بزانیارین تاجی تو جلگل من بمینه ده چما امریکا دیار شوه دی ترامپ تویت اکر و پشتی و یکا دی که وایت هاوس انجی کش کاسپی افرو که جی آخفتنه کر گوتی آگر بست نوید لی
مسئله دی یا دماهی که راستین دویتن دیار گل منینه باشه دش مدف بله باشه دش مدف بختیاری دیار پرسیارا من او ابو مسئله ترامپ ناف امریکا داد شته گوتن لازم بختیار ور بگین هفکارن بجن که بختیاری ور بگیره لحولره بختیار مفید بزانم لناف حولره از توت ناف داینه مدید شوی دیجی خلق ما بهشیار براستیجی ل هر بو خلقی روم بکن کو هرینو لگنده پیر داود کو پارچه که درونی کتی خواره ل هیچ زیان نبوینه هزن امنی چوینه هلگرتنا اوه پارچه ل زیان نبوینه ل حولره خلق چد بیشتن بختیار شەیان سڵاوت لێبێت خۆتەزانی کە هەولێر بە بەراورد بە پارێزگا و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستان یا بڵین هەرێمی کوردستان بە شێوێکی گشتی یعنی چاوەکانی زیاتر لەسەرن بەو پێیکە تۆزانی کونسڵخانەی وڵاتان لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانن و ڕۆژانە شەوانە درۆنەکان بە ئاسمانی ناوچەکە دێن و دەچن فڕۆکەخانەکان داخراون خەڵک کە بەراورد با وڵاتانی دیکە نزیکە لە ئاگری شەڕی ئێران و ئیسرائیل بەو پێیکە زیاتر لە 500 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ڕۆژهەڵاتی کوردستان هەموو ئەوانە ئەگەرن بۆی کە هاونیشتیمانیان خەڵک بە شێوەیەکی گشتی ینی سات بە سات کە لە ماڵەوە بی لە بەرشاشەکانی تەلەڤیزیۆن بی کە لێرە لە بازاڕە لە سەرکارە لە دوکانە بە شێوەیەکی گشتی لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ئەبینی کە ببینی کە دوایین ساتەکان چین وە خۆشت باز کردکە ناوە ناوە سەرەتا لە کوێستانەکانی حاجۆمەران درۆنێک کەوت موشەکێک کەوت دواتر لە سووری پارێزگای سلێمانی و لا هەولێر بە هەمانشەوە ئەم ڕۆژی لەگەڵدا بێ هەرچەندە شکر تاوەکو ئێستا زیانێکی نەبووە شتێک نەبووە کە بڵێ ترسێک یا ئەگەرێک هەبووبی لەسەر هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی ئەوەی دیکەکە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرەتاوە دواتر لایەنە سیاسیەکان بەشێک لە لایەنە سیاسیەکان ئیدانەی ئەو شەڕیان کرد بە بەیاننامە داوایان کرد کە ئاشتی لە ناوچەکە بەرقەرار بێ هەموو ئەوانە بە شێوەیەکی گشتی لا سەرۆکایەتی ڕا بگرە هەتا هاوڵاتیەکی کە ئاسایی پەیوەستە ژیانی پەیوەستە بەو بارودۆخەوە قەیرانی موچە دابشکردنی موچە نەبێت ئەگەر نا بازاڕە بینی بە شێوەیەکی گشتی کە جیاوازیەکی نییە لەگەڵەوەی بەر لە ڕۆژێنی کە ئیسرائیل لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێرانیدا ئەوەی کە تۆزێک چۆڵا کە من پرسیارم لە خەڵک کردووە ئەبینی کە ینی دابشنەکردنی موچەی مانجی 5 و خەریکە موچەی ینی مانجی 6 خەلاسەبی ئەمانە ڕەنگە کاریگەری زیاتر بێ لە بازاڕەوە ئەگەر نا لە ڕووی ترسوود لە ڕاوکێوە خەڵک سات بە سات متابعە یاخود ینی ئەو ڕەوشە ئەشوبهینیت بەڵام بە شێوەیەکی گشتی ترسیان مەترسێکیان ئابەت لەسەر هەولێر و بە تایبەتی لەسەر کوردستان نەبووە کە خەڵک بڵێ بترسێت بەێ سپاس بوو تا بەختیار سپاس بوو زانیاریەنتە ژە هەولێرێ دچمە دەفدیاری دیار ینی مدوێت بزانم ئەواکو ناف ئەمریکا تێتە گوتن لەسەر داخوایانیان ترامپ چییە هەری داوی گوتیە مناگیر بەس نەوێت دوماهیکێکە ڕاستین یا ڕاستەقینە مدوێتن معناوێت چییە چاوە تێتە شروعەکردن بەڵە شەهیان ئێستا من لە نێو کۆشی سپین بڕیارە ئەمڕۆ ئەنجومەنی ئاسایش نیشتمانی ئەمریکا بە سەرۆکاتی دۆناڵد ترامپ لە وێست وین کۆببنەوە وە کۆبنەوە کە تایبەتە بێت لەسەر پرسی ئێران ڕاستە دۆناڵد ترامپ گوتێتی من بۆ نەگەڕاومەتەوە کە ئاگربەستێک لەنێوان ئیسرائیل و ئێراندا بکەم بەڵام لەسەر پرسی ئێران کۆبنەوە ئەنەوێت ئەو سناریوانە کە لە بەردەستیانە تاوتوێ بکەن دۆناڵد ترامپ ئەڵێت ئێستا ئێمە لەسەر ئاگربەست قسە ناکەین ئاگربەست چارەسەری کێشەکانی ئێمە ناکات بەڵکو ئەبێت ئێران ڕازی بێت بە دەستبەرداربوونی پرۆگرامی ئەتۆمی و هیواخوازی نەگاتە ئەو قۆناغی کە ئێمە تێوە بگلین یان هێرش بکەنێ سەر بنکەی فۆردۆ لێرە ئەمڕۆ ئەمە تاوتوێکرێت و ئەوەی کە زیاتر ئەمریکا جەختی لەسەرکاتەوە دۆناڵد ترامپ و ستیڤ ویتکۆڤ و جێدی ڤانسی جەختی لەسەرەکەنەوە ئەوەیە کە ئەوان پێشتر پرۆپۆزەڵێکیان داوە بە ئێران داوایان لە ئێران کردووە بگەڕێتە سەر مێزی گفتوگۆ و لەسەر مێزی گفتوگۆ بێ ئەوەی مناقەشە لەسەرەوە بکەن ئایا مافیتانی یۆرانیۆمیان هەبێت یان نا ئەو پرۆپۆزەڵەی واژۆ بکەن ڕێکەوتنەکە واژۆ بکەن و لە هەردوو بارەکەدا ئەمریکا داواکات ئێران نابێ خاوەنی بنکەی ئەتۆمی بێت خاوەنی سەشی ئەتۆمی بێت و ڕێگە نادات بە هیچ شێوازێک ئەمە ڕوو بدات و دۆناڵد ترامپ ئەڵێت ئێمە لەسەر ئەمە قساکەین و بۆ ئێرانیەکانیشمان ڕوون کردوتەوە ئێرانیەکان داوایان لە ئەمریکا کردووە کە گفتوگۆ بکەن ئەیانەوێت گفتوگۆ بکەن دۆناڵد ترامپ جێدی ڤانس و ستیڤ ویتکۆف نێردەی تابەتی خۆی بە ڕۆژهەڵاتی نێوەڕاست ڕاستپاردووە کە ئەم فایلە لەدەست بگن و بتوان قسە لەگەڵ بەرپرسانی ئێران ئەگەر ڕاستە و خۆش بێت ئەم ئەمریکا ئامادەیە ئەو گفتوگۆیانە بکات و دەیەوێت
ئێران ئەو ڕێکەوتنە واشۆ بکات ئەو پرۆپۆزڵە واشۆ بکات کە ئەمریکا بۆیان ناردوون واتەوان ئەڵێن ئێمە ئاگربەست ناکەین شتێکی گەورەتر لە ئاگربەستمانەوێت ئەویش ئەوەیە کە ئەبێت ئێران بە ڕێکەوتن ڕازی بێت دوای ڕێکەوتنەکە کە ڕازی بوو بنکە ئەتۆمیەکانی لە ناو بات پیتانی یۆرانیۆم نەمێنێت ئەو کاتە ئێمە گفتوگۆ لەسەر پرسەکانی تکاکەن چونکە خۆتەزانین پرۆپۆزڵەکەی ئەمریکا بەتەنیا پرسی ئەتۆمی ناگرێتەوە بەڵکو موشەکی بالستێکرێتەوە موشەکی کشوەر بڕەگرێتەوە چالشەکانی ئێران لە ناوچکاگرێتەوە دوای خاڵش ئەگەر ئاماژە پێ بدەم دوێنێ دۆناڵد ترامپ تا ماوەیەکی زۆر ئامادە نەبوو واشۆ لەسەر ئەو ڕاگەندراوە بکە کە لەلایەن گروپی حوتەوە دەرەکرێت بەڵام دواتر ڕاگەندراویشان دەرکە ڕاگەندراوەکە دۆناڵد ترامپیش پێ ڕازی بووە لە ڕاگەندراوەکە بەیەک و شەش داوای ئاگربەستیان نەکردووە بەڵکو باسی ئەویان کردووە هەر شتێک بکرێت هەر کەمکردنەوەی گریشەکان ئەبێ شتێکی فراوانتر بێت تەنانەت پرسی غەزەش لەنێ ئەو پاکەجەدا بێت واتە وەستاندنی ئاگربەستی غەزەش ببێتە پاکێکی فراوان بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست نەک تەنیا وەستانی شەڕ لە نێوان ئیسرائیل و ئێران دیار gelek spas bu zanyariyen te rojata şinî dest pê kir tu dil gelme bê evrike bû du mahêk zanyariyan spas bû te jî Mehdî tu ji Pekînê li gelm bûyî spas Sûlîn tu ji Dimashq li gelm bûyî spas Kamês tu ji Moskw li gelm bûyî û hevkara me Bextiyar Qadir ji Hewlêrê li gelm bû helkewtî beriyan û kel Bexda li gelme bû gelek spas bu hewa hemiyan û zanyariyên we.